بە دیجیتالکردن یان بە ئینگلیزیەکەی دیجیتایزیشن پرۆسەی گۆڕینی زانیاری ئانالۆگە بۆ دیجیتال. زانیاری ئانالۆگ وەک بەڵگەی سەرکاغەز، شتی فیزیکی، وێنە، دیمەن یان هەر شتێکی دیکە لەو پرۆسەیەدا دەگۆڕدرێت بۆ فۆرماتی دیجیتال کە پێک دێت لە ڕشتەیەک لە ژمارەکانی 0 و 1. ئەم گۆڕینەوەیە دەتوانێت هەڵگرتن، پێداچوونەوە، لێکۆڵینەوە، هەناردەکردنی ئەلکترۆنیکی بۆ هەموو ئەو زانیاریانە دەستەبەر بکات کە ئەوەش هاوکات کاری دەستپێڕاگەیشتن، ناردن و گەڕان بەناو ئەو زانیاریانەدا یەکجار زۆر هاسان دەکاتەوە. بە دیجیتالکردن بەشێکی سەرەکیە لە تەکنۆلۆژی مۆدێرن. ئەم پرۆسەیە دەرگا بۆ کۆگاکردن و دەستێوەردانی هەموو زانیاریەکان هەر لە پەرتووکەکان و وێنەکان بگرە، هەتا مۆسیقا و زانیاری دیکە دەکاتەوە لە ڕێگای کۆمپیوتەرەکان و کەرەستەکانی دیکەی جیهانی دیجیتال. ئەوە دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیە. ئەم کاتتان باش. هەژار برنجیم و بە هاوکاری ساوند ئەدیتەری زیرەک و بە سەلیقەی ڕوودا و کاکزان سەلیم دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەین. ئەم هەفتەیەش مژارێکی گرنگمان هەیە بۆ باسکردن لە ژێرخانی هەموو تەکنۆلۆژیە مۆدێرنەکانی سەردەمی ئێستا. تەنانەت ناوی پادکەستەکەشمان هەر لە هەمان مژار وەرگیراوە، واتە دیجیتال. ئەم پادکەستە و بە تایبەتەم مژارەش ئەزمونێکی نوێیە بۆ باسکردن لەو مژارانەی کە بە کوردی کەمتر باسییان لێوە کراوە. مەوەستمانە بە کوردی و بە کورتی بۆتان ڕوون بکەینەوە کە سیگناڵی دیجیتال چییە و چۆن نەوەی دیجیتال هەموو شت دەگۆڕێت بۆ دیجیتال کە وەک هەویر نەرم دەبێت و چیت پێخۆش بێت وای لێ دەکەی. ئێوە گەورەترین و گرنگترین سپانسەری ئەم پادکەستن، هەر بۆیە هێدفۆنەکانتان لەگوێ بکەن، جێتان خۆشکەن و گوێبیستی دیجیتال سیتیزەن بن. دەبا باسەکەمان دەست پێ بکەین. لە ڕاستیدا پرۆسەی بە دیجیتالکردن سەرەتایی ترین ژێرخانە بۆ هەموو ئەو پێشکەوتنە مۆدێرنانەی لە جیهانی تەکنۆلۆژیدا ئێستا بەردەستی هەمومانن. ئەگەر بمان هەیە ئەو پرۆسەیە، واتە پرۆسەی بە دیجیتالکردن لە چوارچێوەی کاری کۆمپیوتەرەکاندا بێنینە بەرباز، دەبێ بگەڕینەوە دوایە و بزانین لە سەرەتای دروستبوونی کۆمپیوتەرە دیجیتالیەکان چۆن بوو کە پێویستی بە پێشکێشکردن و پێداچوونەوەی زانیاریە دیجیتالیەکان هاتە بەرباز. بە کوردی باسی ئەو هەنگا و سەردێرانە دەکەین کە لە دەستپێکی شۆڕشی دیجیتالدا بە دیجیتالکردنیان کرد بە ڕاستیەک. زانژیان لێی دەبا بڕۆین و دەست پێ بکەین. نیشانەکانی بیناری یان هەمان بیناری ڕەپرزەنتیشن بە ئینگلیزیەکەی یەکەم هەنگا و ژێرخانی سەرەکی بە دیجیتالکردنە. سیمبۆلە سەرەکیەکانی نیشانەکانی بیناری بریتین لە ژمارەکانی 0 و 1 کە زانیاریەکان بەو کۆدانە دیجیتال دەکرێن. بیناری کۆڵەکە و ژێرخانی سەرەتایی بە دیجیتالکردنە. کۆنسێپت یان بیرۆکەی بیناری دەگەڕێتەوە بۆ سەدەی 17، بەڵام لە ناوەڕاستەکانی سەدەی 20 بە تەواوی بۆتە بەشێک لە زانستی کۆمپیوتەرەکان. ئەوە واتایەوەیە کە هەر شتێک کە بە دیجیتال دەکرێت لە هەر بوارێکەوە بێ فەرق ناکات دەچێتە ناو ڕشتەیەک لە 0 و 1. جا ئەوە ڕێکخستنی ئەو 0 و 1کانەیە کە واتادار دەبێت و ئەویش وەکو مەچینەیەکی باش هەرچی بیدەیەی دەیگۆڕێ بۆ 0 و 1کان. وتمان بۆ باش تێگەیشتن لە مەسەلەی بە دیجیتالکردن دەبێ بگەڕینەوە سەرەتای دەستپێکی کۆمپیوتەرە دیجیتالیەکان. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1930ەکان و 40ەکان، کاتێک داهێنەرە گەورەکانی وەک ئالن تورینگ، کۆنراد زوس و جان ئاتاناسۆف یەکەم کۆمپیوتەرە دیجیتالیەکانیان داهێنا. ئەو کۆمپیوتەرانە یان بە شێوازێک مەچینەی پێشاندانی بیناریەکان بوون بۆ کاری حیسێبکردن و لێکدانەوە و پرۆسسکردنی زانیاریەکان، کە ئەوە خاڵێکی وەرچەرخانی یەکجار زۆر گرنگ بوو بۆ دوورکەوتنەوە لە کۆمپیوتەرە ئانالۆگەکان کە زیاتر بە هێندێک مەچینە دەچوون، هەتا ئەو کۆمپیوتەرەی ئێمە ئێستا پێمان کۆمپیوتەرە.
هەر لەو سەردەمانەی کە باسمان کرد سەرەتای کۆمپیوتەرە دیجیتاڵیەکان لە دەستپێکدا بۆ دانانی نیشانەکانی بیناری کار بە کۆدەکانی بیناری دەکرا. بۆ ئەوەی باش لە کۆدەکانی بیناری تێبگەین دەبێ بڵێم کۆدەکانی بیناری ڕێک وەک ئەو ڕێنماییە نەهێنیانە بوون کە پێشمەرگە لە ساڵەکانی 89 بۆ پەیوەندی نێوخۆیی لەسەر جیهازە بێتەلەکان بەکاریان دێنا. واتە بۆ نمونە ژمارەیەکی تایبەتیان هەبوو وشەیەکی هەبوو. ئەو ژمارە تایبەتە پەیوەندی دەدرا بە وشەیە و بە ناردنی ژمارە تایبەتیەکان کەسی بەرامبەر دەیتوانی ڕستەیەک دروست بکات و لە مانای ڕستەی پەیامەکە تێبگات. لە سەرەتای کۆمپیوتەرە دیجیتاڵیەکانیش دوو کۆدی بیناری بەکاردەهاتن. ASCII کە ستانداردی ئەمریکی بوو بۆ گۆڕینی زانیاری و EBCDIC کە ستانداردی بیناری کۆد بوو بۆ گۆڕینەوەی زانیاری بۆ دیجیتال. واتە دەفتەری ڕەمزەکە تەنها دوو دەفتەر بوو. ئەو دوو کۆدە بەکاردەهاتن بۆ بەکارهێنانی کۆمپیوتەرەکان بۆ ئەوەی بتوانن کار دەگەڵ تێکست یان هەمان نووسرا و زانیاری دیجیتال بکەن. هەنگاوێکی دیکەی پێشکەوتن لە دەیەی 1950کان و 60ەکانی زاینی بوو. لەو کاتدا کۆگا میغناتیسیەکان بەرهەم هاتن. کاتێک باسی کۆگا میغناتیسیەکان دەکەم پێتانوانە بێداخوا میغناتیسی زۆر گەورە لە شوێنێکدا بنرابێ. نا سەرەتایی ترین کۆگای مغناتیسی دەزانن چی بوو؟ ڕێک ئەو تێپانە بوون، ئەو شریتانە بوون، ئەوەی جاران بۆ نمونەت لە تۆمارگەکان دەچوین دەمانکو دەرەکا کە شریتی تازەی نووری گەرمیانی و عەرەب عوسمان و چوزانە محەممەدی ماملێ و تایرتۆفێق هاتووە یاننا. ئەوانش لەسەر جیهازێک بوویان کۆپی دەکردین و شریتێک کاسێتێکیان دەداینێ دەتوانتوانی بیبین بۆ خۆمان جۆبیستی ئەو مۆسیقایا بین. ئەو کاسێتانە ئەو تێپانە ئەوانە کۆگای مغناتیسی بوون. هێندە کۆگای مغناتیسی دیکەش لە فۆرم و شکلی دیدا هەبوو. بەڵام گرنگ چی بوو؟ گرنگ ئەوە بوو کە دەکرا زانیاری دیجیتال لەسەر ئەو کۆگا مغناتیسیانە کۆگا بکرێت و بە هاسانی دواتر بەردەست بێ بۆمان بۆی بچینەوە سەریان. ئەوەش زۆر باشتر بوو لە شێوازە کۆنەکانی کۆگاکردن بەر لەو دەورانە، چونکی بۆ نمونە پێش لەوانە شتێکە بوو پێیان دەکوت کارتی پانچیانی هێندێک کونیان دەنی و کاغەزێک دەکرد بە شکلێکی تایبەت، ئەوە دەبوو بە کارتی پانچ کە هێندێک مێمۆری لە لای خۆی ساز دەکرد. بەس ئەو زانیاریەکی زۆر کەمی لە خۆیدا جێ دەکردەوە و کێشەشی یەکجار زۆر بوو. بۆیە دروستبوونی کۆگا مغناتیسیەکان هەنگاوێکی زۆر گرنگ بوو. اینجا ئەو سەرهەڵدانەی کۆمپیوتەرە دیجیتاڵیەکان شۆڕشێکیان لە ڕێکخستن و پرۆسسکردنی زانیاری دیجیتالدا بەرپا کرد. ئەو کۆمپیوتەرانە توانیان بە لێکدانەوە و ڕێکخستن و تێکەڵکردنی بیناریەکان بتوانن زۆر کار بە شێوازی ئۆتۆماتیک ئەنجام بدەن کە پێشتر وانە بوو. پێشتر دەبووە هەموو ئەو کارانە بە جیاواز کرابن. ئەوە بوو بە هۆکاری پێشکەوتنی زۆر بەرچاو و خێرا لە بواری زانست، ئەندازیاری و بیزنس. اینجا زانیاریە دیجیتالەکە بەردەست بوو. لەسەر کۆگا مغناتیسیەکانیش کۆگا کرا، بەڵام کێشەیەکی دیکە ساز بوو. ئەوژەوە بوو وتیان خۆگەرەوە هەر لە جێگایەک بمێنێتەوە بەکاری چ دێ. دەبێت بتوانین ئەو زانیاریانە بەش بکەین، واتە بینێرین بۆ خەڵکانی دیکە بۆی ئەوانش کەڵکی لێوەربگرن. خۆ دەناگەر هەر لە شوێنێک بێ هەر چەند کەسێک دەتوانێت کەڵکی لێوەرکرێت. هەر ئەوەش بوو لە پادکەستەکانی ڕابردوودا لە پادکەستی نێتوەرکەوە باسمان کرد. هەر ئەوەش بوو کە بوو بە هۆکاری دامەزراندنی تۆڕی ئارپانێت وەک سەرەتایەک بۆ کاری شەبەکە کە دواتر هەر ئەوەش بوو بە ژێرخان و هاندەری دروستبوونی تۆڕی ئینتەرنێت. ئەوەش هەنگاو و شۆڕشێکی دیکە بوو کە وەکو شۆپۆلێکی بەهێزی دەریا جیهانی دیجیتاڵی بەرەو پێش برد بە خێراییەکی چەند بەرابەری پێشخۆی. ئەو جا باوەشتان بۆ باس بکەم. زەحمەتترین شت بۆ بە دیجیتالکردن گرافیک و دەنگ و وێنە و دیمەن بوو کە بەڕاستی زەحمەت بوو بکرێت ئەوانە لە فۆرمەتی دیجیتالدا بگونجێن. بەڵام دەگەڵ بەرەو پێشچوونەکانی تەکنۆلۆژی بە دیجیتالکردن ڕێکار بوو ئەوانەش تەبعاً دۆزرایەوە.
چەندین ڕێگا بۆ بە دیجیتالکردنی ئەو شێوازانە لە زانیاریش پێشکەوتن. تەکنیکەکانی دیجیتایزکردنی ئەو فۆرمانە لە میدیا وەک ڕێستەرگرافیک بە ئینگلیزیەکە یان گۆڕینی سیگناڵی ئانالۆگ بۆ دیجیتال دروست کران بۆ پێشاندان و دەستێوەردان لە زانیاری بینرا و بیسرا و لە جیهانی دیجیتالدا. هەر ئەوەش یەکجار زۆر بەرچاو بوو، هەتا ئەوە نەکرابوو خەڵکی ئاسایی هێشتا زۆر هەستیان بە دیجیتالکردن نەکرده بوو. بابزانین ئەو جا دوایەوەی چی ڕوودا. ئێستا دەبێ بزانین ئێستا لە جیهانی ئێستادا دیجیتال لە کوێی ژیانی هەمومانە، ژیانی ئاسایی. بۆەوەی دەبێ ئاگادارتان بکەم کە زۆر لەوەی پێتان وایە لێتان نزیکترە. بۆ نمونە هەر ئێستا کە گوێبیستی ئەو پادکەستە ئێمە دەبن ئەگەر لەسەر FM گوێتان لێیە ئەوە ئانالۆگە، بەڵام لە هەر شوێنێکی دیکە ئێوە گوێبیستی ئەم پادکەستە و دەنجی من دەبن ئەوە زانیاری دیجیتال و هێندێک سفر و یەکن کە دەگۆڕدرێنەوە بۆ ئەو دەنگەی من لەلایەن ئەو تەلەفۆنە یان ئەو کۆمپیوتەرێکە لە بەردەستی ئێوەیە بۆی بتوانن ئێوە گوێبیستی بن. موبایلەکانی دەستتان هەموو سیگناڵەکانی دیجیتالن، هەموو ئەو دەنگ و زانیاری و فیلم و فۆتۆ و هەرچی هەیە کە لەسەر ڤایبەر و واتساپ و سیگناڵەوانی دیکە دێت و دەڕوا هەر هەمووی دیجیتالە. ئەو باکسەی لە ماڵەوە پێی چاو لە سەتەلایت دەکەی ڕسیڤەرەکە ئەویش دیجیتالە، ئەوەی تیڤە ناوخۆیەکانی پێچاو لێ دەکەی ئەویش دیجیتالە. دەزانن ئەوانەی بڕێک تەمەنیان لە من نێزیک بێت جاران یەکەم جار کە سەتەلایت هات ئەگەر باش دیشەکەت دانەنا بە ئەنتێنەکە دانەنا بە زۆر باش نهێنابایە کەشوهەوا بڕێک خراپ بە وردە هێڵی ڕەش دەهاتنە سەر وێنەکە. یان کاتێک ئەگەر لە بیرتان بێ ڤیدیۆکۆنەکان هەبوونەوەی VHS کە کاسێتە تێدەخست و چاو لە فیلمەوە دەکرد ئەگە هێدەکەی زۆر باش پاک نەبووایە چونچی ئانالۆگ بوون ئەوە هێندێک هێڵی ڕەش دەهاتە سەر وەکو شەمشەمە چۆرە و شتیوالە دەهاتنە سەری ڕشکە و پێشکیان دروست دەکرد. بەڵام ئێستا ژیانمان هەمووی بووە بە دیجیتال، هەر بۆیش ئیتر وردەهێڵی ڕەش و ڕشکە و پێشکە نەماوە لە دەنگەکاندا، دیمەنەکە یان بە تەواوی دێت یان نایە. ئەوە تایبەتمەندی سیگناڵی دیجیتال. ئەو جار ئەگەر ئەو مەسەلەی دیجیتال هێندە لێمان نێزیکە و هێندە ئێمە کاری پێدەکەین ڕۆژانە ڕنگدانەوەی وەی لەسەر ژیانی ڕۆژانەی ئێمە چەندە. نابێت پێمان وابێت کە تەکنۆلۆژی و سیگناڵی دیجیتال تەنها پەیوەندی بە شارەزایانی بواری کۆمپیوتەر و ئایتیەوە هەیە. دیجیتال ژیانی ئێمەی بردووە بۆ ئاستێکی بەرزتر و زۆر خزمەتی ژیانی ڕۆژانەی هەموو مرۆڤەکان دەکات. بۆ نمونە ئێستا ئەگەر ئەو تەلەفۆنە هۆشمەندانی لە دەستاندا نەبووایە و ئینتەرنێت نەبووایە و هەموو ئەو ئەپانەی لەسەر تەلەفۆنەکانتانن بە ئەپەکانی پەیوەندی و ئاگادارکردنەوە و نامە ناردن و ئیمەیل ناردن و کاری بانکی و حەواڵەی پارە و هەزار کاری دیکە نەبووایە ژیانمان چەندە هێدی و زەحمەت دەبوو. بەس بیری لێ بکەنەوە. بەڵێ قوربان ئەگەر دیجیتال نەبێت دەست پێڕاگەیشتن بەو هەموو ئامراز و کەرستە و زانیاری و ئاڵ و گۆڕی زانیاریە زۆر زەحمەت دەبوو. تۆ کە ئێستا دەتوانی لە ماڵەکەی خۆتەوە تەلەفۆنەکە دەربێنی و دەگەڵ خزم و دۆست و کەست لە وڵاتانی ئەوڕۆپی و ئەمریکا و کەنەدا حتەنانەت بە دیمەن بە ڤیدیۆ قسە بکەی بەبێەوەی مەجبور بی پارەی تەلەفۆن بدەی یان پەیوەندیەکی زیادی بکەی تەنها لە ڕێگای تەلەفۆنەکەت و هێڵی ئینتەرنێتەکەت کە هەتە دەتوانی و کارەنجام بدەی سەردەمانێک ئەوە هەر خەیاڵ بوو، خەیاڵ خەونیش نەبوو، کەس بە مێشتیشیدا نەدەهات. ئێستا بووە بە واقع. ئەگەر ئەو کاتی بۆ نمونە 20 ساڵ پێش 30 ساڵ پێش کوتپامان 20 ساڵی دیکە دنیا وای لێدێ و دیجیتال ئەو هەموو تایبەتمەندیە دەخاتە بەردەست مرۆڤەکان ڕەنگە کەس باوەڕشی پێ نەکردبای. یان بیری لێ بکەنەوە قوتابیەکی کە ئێستا لە هەر کات و ساتێکدا دەتوانێت دەستی بە کتێبخانە و کۆگای زۆر گەورەی زانیاری زانکۆ بەنێوبانگە جیهانیەکان ڕابگات و ئاستی زانیاری خۆی بگەێنێتە ئاستی زانیاری جیهانی. ئەگەر ئەو مەسلەی دیجیتال و بە دیجیتالکردنی ئەو کتێب و لێکۆڵینەوانە نەبووە و هێڵی ئینتەرنێت نەبووە و زانیاریە دیجیتالیانە بگوازێتەوە ئەوە نەدەکراکەوە بوو هەمووی ئەو پێشکەوتنانی مرۆڤایەتی لە سێبەری تەکنۆلۆژی و بە تایبەتی تەکنۆلۆژی دیجیتالەوە بووە. ئێستا سیگناڵی دیجیتال وەکو زمانێکی گشتگیر و زۆر بناغەی لێ هاتووە بۆ تەکنۆلۆژی، وەگەوەی هەموو جیهانت فێر یەک زمان کرد بێت و ئەو زمانە هەر هەموو مرۆڤەکان و کەرستەکان
لی تێدەگەن و دەگەڵێک پەیوەندی دروست دەکەن بەو زمانە. بەڵام دەگەڵ ئەو هەموو باشی و چاچی و خزمەتەی کە کردوویەتی هێندێک شتی خراپیشی هەیە تەبعات. و کێشەشی بۆ مرۆڤایەتی دروست کردووە. یەکێک لەو کێشە کۆمەڵایەتیانی جیهانی دیجیتال دروستی کردووە ئەوەیە کە خەڵکی لە یەک دوور خستۆتەوە کاکە. هۆکارەکەشی ئەوەیە کە دەگەڵ بەرەو پێشچوونی کۆمپیوتەرەکان و ڕێکخستنی کۆمپیوتەرەکان لە کەرەستەی زۆر بچووکی وەکو تەلەفۆن و نۆتبووکەکان و چووبوونەوەیان و بەهێزبوونیان مرۆڤەکان کاتێکی یەکجار زۆر لەسەر ئەو کەرستانە دەرباز دەکەن. ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کەمتر دەگەڵ یەک پەیوەندی ڕاستە و خۆی مرۆڤانەیان هەبێت. ئەوەش کاریگەری لەسەر کولتور و هەڵسوکەوت و پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ یەک داناوە. هەر بۆیش لە وڵاتانی تەکنۆلۆژی مۆدرن هێشتا زۆر نەیتوانی وەبستە ناو ژیانی مرۆڤەکان بۆ نمونە لە هێندێک وڵاتی ئەفریقایی هەیە هەندێک وڵاتی فەقیر و ئەوە هەن پەیوەندیە کۆمەڵایەتیەکان هێشتا زۆر بەهێزترن لە وڵاتانی کە تەکنۆلۆژی زۆر چۆتە ناویان. گرفتەکە هەر بەوەش ناوەستێ. گرفتێکی دیکەی کە جیهانی دیجیتال و پەیوەندی بەربڵاوی ئینتەرنێتی و ئەوەی ئێستا وەکو کلااود ناوی لێدەبرێت دروستی کردووە گرفتی ئاسایشی ئەلکترۆنیکیە. قەبارەی ئەو هەموو زانیاریەی کە لەسەر ئینتەرنێتە و لەسەر دنیای دیجیتالە و هەمووی لێک بەستراوەتەوە هەموو کات مەترسی هێرشکردن، دزران، دەستێوەردان، گۆڕین یان ئەوەی کە دەزانن وای لێ هاتووە بووە بە شەڕێک تەنانە. ئەوانەی هەموو دروست کردووە. ئەو ڕۆژانە خۆتان دەزانن لەو مەسەلەی شەڕی نێوان حەماس و ئیسرائیلیەکان لە کەرتی غەزا زۆر باسی لێوە دەکرێت مەسەلەی شەڕی ئلکترۆنی نێوان ئەو هێزانەیە. باز لەوە دەکرێت دەڵێت کە جەماعەتی حەماس سوپای سایبریەکان کە ئەوانیش خۆیان بەشێکن لە سوپای سایبری ڕژیمی ئیسلامی تاران کاتێک ئەو ڕۆژەی هەویستویان هێرشەکە ئەنجام بدەن هێرشیان کردوتە سەر سیستمی ئاگادارکردنەوەی سوپای ئیسرائیل لە کاریان خستووە بۆی کە ئەوان نەتوانن ئاگاداری جموجۆڵی چەکدارەکانی حەماس بن. دیارە ئەوە هێشتا بە تەواوی پشڕاست نەکراوەتەوە بەڵام ڕێی تێدەچێ. ئەو ڕۆژانە بەردەوام هەواڵی هێرش و هێرشی پێچەوانەی لایەنگرانی حەماس یا ئیسرائیلیش بڵاو دەکرێتەوە. تەنانەت لە ڕۆژێکدا هێندێک جار چەندین هێرش بۆ سەر هاوپەیمانانی یەکتری دەکەن. ئەوەش هەم دیسان بەشێکە لە پێشکەوتنەکانی جیهانی دیجیتال. جا لەو لای باشی لەو لایش هێرش و شەڕ و هەڵڵە. ڕاستی لێرە دەمهەوێ باسی خاڵێکی زۆر گرنگ بکەم. زۆریش هەستیارە. ئەو ڕۆژانە زۆر دێتە بەرچاو بەڕاستی. بڕێکیش ناڕەحەتمان دەکات. لە کوردستان بە گشتی جێگەی یاسایە کە بتوانێت بەرگری لە تاوانە ئلکترۆنیەکان بکات بەتاڵە. جیهانی دیجیتال و ئلکترۆنیکی و وێب و ئینتەرنێت بەستێنێکی تەواو کراوەیە بۆ ژیانی مەجازی. ئەو بەستێنە وەک ژیانی ئاسایی دەتوانێت کاری باش و خراپ لەخۆ بگرێت. دەبێت سنوورێک بۆ ئەو کارانەی لەو جیهانە ڕێگە پێدراون و ئەوانش کە ڕێگە پێدراو نین دیاری بکرێت و یاسا و سنوورە بپارێزێت. ئەو کارە لە مێژە لە زۆربەی وڵاتانی ڕۆژاوا و ڕۆژهەڵات ئەنجام درراوە. هەموو هەڵسو کەوتەکانی سەرجیهانی دیجیتال چاودێری دەکرێت. ئەگەر کەسێک لە یاسا لا بدات یان کارێک بکا کە دەگەڵ یاساکانی ئەو شوێنە یەک نەبێت لێ پێچینەوەی لەگەڵ دەکرێت. بەڵام بەداخەوە هێشتا لە کوردستان ئەو تاوانە ئینتەرنێتی و ئلکترۆنیانە بەباشی ڕێک نەخراون و دیاری نەکراون. بۆیە هێندێک کەس بە شارەزایی بێجایان بە نەشارەزایی ڕۆژانە تاوانی ئلکترۆنیکی و ئینتەرنێتی ئەنجام دەدەن. ئەوەش لە کاتێکدا مەترسیدار دەبێت کە هێندێک تۆڕی کۆمەڵایەتی وەک تیکتۆک بەبێ هیچ کۆنترۆڵێک ئیزن دەدەن ئەو تاوانە دەگەڵ هەموو کەس بەش بکرێ و بە خەڵکی پێشان بدرێت و بڵاو بکرێتەوە. ئەو بەڕاستی هەم مەترسیە هەم جێگای داخ. نمونەیەکتان عرض بکەم. مرۆڤەکان لە کۆمەلگای ئازاد و دموکراتدا حەقی خۆیان ستایلی ژیان و کار و هەڵسو کەوتی خۆیان هەڵبژێرن. حتاکو و دەستیان لە ژیان و کاروباری خەڵکی دی وەرنەدا بێ یان کێشیان بۆ خەڵکی دیکە دروست نەکرد بێ حەقی خۆیانە لە چوارچێوەی ژیانی خۆیاندا ئازاد بن چۆن دەیانەوێ ئەوە هەڵسو کەوت بکەن.
بەڵام لە کۆمەڵگای ئێمەدا بەداخەوە هێشتا هێندێک کەس پێیان وایە ئەوەی ئەوان پێیان ڕاستە تاکە ڕێکاری ژیانە هیچی دیکە تا چونچی ئەوانەوەیان پێ ڕاستە هەروە هەموو کەس دەبێت کوان بیر بکەتەوە و دەستنەنێ وردەکاری ژیانی خەڵکانی دیکە بەڕاستیەوە کارێکی ناشیرینە وەک شتێکی خراپیش لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی دەکەنەوە و پێشانی دەدەن ئەوەش دەبێتە بنپێکردنی مافی سەرەتایی قوربانیەکە هیوادارم بەرپرسان و یاسادانەر و هێزەکانی ئاسایشی کوردستان هەتا زووە چارەیەک بۆ ئەو کێشانە بدۆزنەوە نەهێڵن کەس بە سوودوەرگرتنی خراپ لە ئینترنێت مافی خەڵکانی دیکە بنپێ بکات و کەسایەتیان بشتێنێ خوای نەخواستە و تێکی بدا یان تەنانەت لە نێو بنەماڵەکان لە نێو کۆمەڵگایەکان لە نێو کەس و کار و جیران و خزم و کەسەکەیان کێشیان بۆ دروست بێت بە هیوای ئەو ڕۆژە. ببورن بڕێک لە باسەکەمان دوور کەوتینەوە بەڵام ئەوە زۆر بەرچاوم دەکەوتە و ڕۆژانە و بەڕاستی مەبەستم بوو لە پادکەستی ئەم هەفتەیە باسی بکەین. سەرەڕای هەموویەوانش پێتان بڵم هێشتاش قازانجەکانی جیهانی دیجیتال لە خراپیەکانی زۆر زیاترن. یەکێک لە خزمەتە هەرە گەورەکانی کە جیهانی دیجیتال بە مرۆڤایەتی کردووە لە مەسەلەی تەندروستیدایە و زانستی پزیشکی. تەکنۆلۆژی دیجیتال و سیگناڵی دیجیتال زۆر زوو خۆی خزاندە ناو سەکتەری تەندروستی. هەر لە وێنەگری جەستە و ناردنی کامێرا بۆ نێو جەستەی مرۆڤەکان بگرا هەتا بەکارهێنانی کامێراکان و ڕۆبۆتەکان لە ڕێگای دوور بۆ ئەنجامدانی عملیاتە زۆر هەستیاریەکان هەمووی بەهۆی جیهانی دیجیتال و هێڵی ئینترنێتەوە بوو بەڕاستی. ئێستا دەگەڵ پێشکەوتنەکانی ژیری دەستکرد ئیتر کۆکردنەوە و لێکدانەوە و نەتیجە وەرگرتن لە زانیاریە پزیشکیەکان لە هەر بوارێک زۆر بە خێرایی پێش دەکەوێت. هەر بۆیش زۆری نەماوە تەنانەت ڤاکسین بۆ شێرپەنجە بدۆزرێتەوە. ئەوانەی هەمووی لە ژێر سێبەری پێشکەوتنەکانی تەکنۆلۆژی دیجیتالەوەیە کە بوون بە هۆکار بەوەی بتوانین زانیاری زۆر زیاتر لە تاقەت و هێزی مرۆڤەکان زیاتر کۆکەینەوە پێداچوونەوەیان بۆ بکەین و لە کۆتاییدا لێکدانەوە بۆ زانیاریەکان بکەین و مرۆڤایەتی بەرەو پێش بچێت بەو لێکدانەوانە. کارایی تەکنۆلۆژی لە سێکتەری پزیشکی خزمەتێکی ڕاستە و خۆی تەکنۆلۆژیە بۆ مرۆڤایەتی. جاین جاوە هەمووشی نییە ها چاوەڕوانیەکان بۆ پێشکەوتنەکان لە بواری ئەوەی پێی دەڵێن بیگ داتا یان بە کوردیەکەی زانیاری گەورە یان هەماد ئینترنێت ئۆف تینگز کە دەبێت بە ئینترنێتی کەرەستەکان چەند جارێکی دیکەش باسم کردو لە پادکەستەکانی دیکە تێکەڵبوونەوەی وانە دەگەڵ تەکنۆلۆژی پەیوەندی 5G و 6G ئەو گۆڕانکاریانەی کە دروستی دەکات زۆر خێراتر دەبێ لە ڕێژەی ئەو گۆڕانکاریانەی کە لە 100 ساڵی ڕابردوودا بینیومانە. ینی خێرایی بەرەو پێشچوونەکە وای لێدێ سەرسوورهێنەر دەبێ شێوازی ژیانمان دەگۆڕێ چۆنیەتی ژیانکردنمان دەگۆڕێ. ئەوەی باسم کرد بیگ داتا ئینترنێت ئۆف تینگز پەیوەندی 5G 6G و تێکەڵکردنەوەی وانە دەگەڵ کوانتم کۆمپیوتینگ یان هەمان کۆمپیوتەری کوانتۆم هەر شتێکی زۆر سەیر و سەمەرە دروست دەکات کە هەم زۆر خۆشە کە دەزانین پێش دەکەوین لە هەمان کاتیشدا با پێو بڵم هێندێکیش بەڕاستی ترسناکە یعنی نازانین ئایا ئەو جیهانە وای لێدێ و ساری دەستی جیهانەکە بگرێتە دەستی خۆی و مرۆڤ دەستی لە جیهانەکە ببڕێت با دەبێت چاوەڕێ بکەین و بزانین چیمان لێ بەسەر. ئەوەی پێشچێشم کردن دیسان پادکەستی ئەم هەفتەیە دیجیتال سیتیزن بوو کە تەرخانمان کرد بۆ باسێکی گشتی و سەرەتایی لەسەر سیگناڵی دیجیتال و بە دیجیتالکردن. بیرتان نەچێت بە دیجیتالکردن پیتی یەکەمی زمانی کۆمپیوتەرە و وەک ئەلفەکەی سەرەتای ناوپیتەکان بۆ ئەوەی زمانی پەیوەندی ناو تەکنۆلۆژی دروست بکەین مواجبە و گرینگە. لە کۆتاییدا باباسیوەی بکەم پادکەستەکانی ڕوودا و ئێستا لەسەر هەر هەموو پلاتفۆرمە جیهانیەکانی پادکەست لە سای کاک باوەر کەماڵ بەردەستن. ئەپل پادکەست، سپاتیفای، پادکەست ئیندەکس، ئامازۆن میوزیک و دەی بڵێ لە چۆی جیهان پادکەست هەبێت پادکەستەکانی ڕوودا و لەوێن. ئیتر هیچ بەهانەتان نەماوە بڵێن وەڵا نەمتوانین گوێی بدەمە پادکەستەکە و نەمدۆزیەوە و چی تکایە
پاڵپشتمان بن، دەست لە فاڵۆ و سابسکرایبکردنی پادکەستی دیجیتال سیتیزن و ئەوانی دیکەش مەپارێزن. ئێوە گرنگترین سپانسەری ئێمەن، بۆیە لە ڕەخنە و پێشنیاز و داواکاریەکانتان بێبەشمان مەکەن. لە ڕێگای لاپەڕەفەرمیەکانی رادیۆ پادکەستی ڕوودا و لەسەر تۆرە کۆمەڵایەتیەکان یان ئیمەیلی dgcz@rudaw.net یان لاپەڕی هەژار برنجی لەسەر تۆرە کۆمەڵایەتیەکان دەتوان پەیوەندیمان پێوە بکەن. ڕەخنە، پێشنیاز، هەرچی هەتانە بۆمان بنێر. دیجیتال سیتیزن هەموو دووشەممان لەسەر رادیۆی ڕوودا و ماڵپەڕی podcast.rudaw.net بڵاو دەبێتەوە. دواتر لە هەموو ئەو شوێنانەی باسمان کرد بەردەستە بۆی ئێوە بتوانن کەی کاتتان هەبوو گوێ بیسمان بن. زۆر سپاستان دەکەین. دڵخۆش بژین. نیشتمان ئاوەدان.